بەسە کورە بەسە بە فیڕۆ مەدا نیعمەتەکانی خوا چەندی زۆر بێت و زیاتر دەستی پێوە بگرە ئاخە دوو کەسی وچیتونەوە گەمە بە ئاوی دەکەن لێ بە شێوانی دیناکە لۆگەمەم بە ئاوی کردە بابە دوای تو باسی نیعمەتی خۆیاکە خۆتان دەشەریف کردێ لە من لونای سەلامی بکەیت سەلام لەوەی گەورەترە بی سەلامیەت و تو بزانە تو ئەو نیعمەتەی بە فیڕۆ دەدەی ئەو سامانە بە نرخی بە فیڕۆ دێت و ئێوەی سەلامت لێ بکەم هەستە بەژۆرە ئێستا کاکە وازم لێ بینەمارێ خۆیتم ئاو ئاوێ خۆتم دەکڕم پارەی پێدەم چلێکم وەلێکم ئەو فێ کورە کاکە ئاوای خۆیت دەزان بەسە تو دەبی دەستی پێوە بگرێت و کاکە تاچە سەبان پڕگە قاینا عوشێت پڕکرد قاینا عوشەکەت بڕەکفێنە کردو قاینا بەسە تو بووە بێ کۆرانەکەش تەماشا یەک دنیا ئاو بەجادیدا دەڕۆ وەڵا گوناحە کاکە کورە بابە دەلاکۆ چیش پێدەیە هەرەوما بووە دوێ ئەدنای النظافة من الإيمان يعني پاک و خاوین لە ئیماندایە بەشەر دەبی خاوین و باوین بخاوین باوین کاکە دەزانم بەشەر دەبی خاوین و باوین بەس لە هەموو دنیا ئێستا قەیرانی ئاوێ هەموو دنیا دەست بە ئاوی وەدەگریتن یعنی بەس ئەمە نەبیتن ئەو جار لە مارێمە قەیرانی ئاوی ناتێ جارێ خوا کەریمە تا ڕۆژی دەی چێ دەکەم کاکە بەرادی چی هەتا هەیە هەسەر فەکەن سەر با نەمینێ ئەو زە دەزانی و قەدری دەزانی هەنجینێ قەدری دەزانی ئەگە مای هەنجی حسابە چکاکەین ئەوەی خۆش ئاوێ قادر ئەحمەد هاوچینە سەربانی بچین سەربان هاوڕۆین بچین هاوڕۆین دەبڕێتەوە سەکەوە میشۆ سۆدەکەی دێت سۆدەکەم لە شەرکەوە کوڕم جوام شۆ چ شێ دنیای هەموو پێویە بابە لۆ نەبووینە غەسلی کوڕم چ زۆرە ئاو زۆرە چ بینە غەسلی مادی نەبن سلامەتی سلامەتی بەخێر بێ عوسمان چخوا قبول دەکەم ئاوە نازدارە بەلاش وڵاش لێ دەڕواتن ئاوێ خۆمانە و مارە خۆمانە دەشۆری بە کەیفە خۆ چ زۆرە ئاو زۆرە والله گوناوە والله گوناو بارە بن لە هەموو شتی بە جواب دی کوڕە لێ ئەگەرە کوڕم مارە خۆمانە دەشۆی بە کەیفە خۆمانە مارە خۆمان دەیە بشۆ کوڕم وەرە ولا کوڕم ولا گەلک پیسە دای کوڕە سکو زوابیمە تۆ زوابیمە دەدەی بشۆ گەلک پیس بە دای عادی کورە ماکوو بم باش سەلامەت بیت چیە دەرێت و شاوت نەمایە ڕواتە بی قەتری ئەم دەماردانە لۆ خواردنەوەش ئەک بەس گەری خۆ پێتەکەین چونمە لە مزگەفتێ بینە بووینە سینەما لۆ تەلەفۆن لۆتان کەرینەکە لۆژنە کەس ئاگە لە دەردێک کەس نییە کورە تەلەفۆم لۆ کردیا کاکە ئاوم پێویستە پارەشتم بەس دەری مای پارە فەقیری ناچیتن نا بۆتی عەسڵی دەێنم عەسڵی لۆم کردی دەری وەلە سڕێمە لە بن شەمحەیە مەغریبی یەکەم مار ئێتوە مەغریبی لۆم کردیە کورە کاکە عافیەتت بیت ئەتوو کەسانی وچیتو ڕواتە دی بەخین شوێن لە تێنە ئێوەی نییە فشکە ئاوە شا بدن لۆ سێ چار ڕۆژ پێش هەزارە پێش دە شەمارێک گەمت بە ئاوی دەکرد هاتم گوتمە تو کورە کاکە گوناحە و ئاوی لۆ بە فیڕۆدەی کورە کاکە ئاو دەزانی سامانش چ بە نرخە بەس نازانم لۆ لەکن ئەو ملەتەی لەگەر ڕێزم لەکە بەشەکی ئەو ملەتەی کەنجی تشتێک زۆر بوو هەنجینەی گەمەی پێ دەکرێتم دەبزانە ئەو ڕۆژی چ دەکرد ئێستاش چ دەکەی لە ئاوی بای کەسی بە قسەکان تەمووی تا چی دیە و غەرەتی دووبارە ناکەمەوە قەدری هەموو شتێکرم بە گچکە و بە گەورەیەوە هەدی کاچم چەندی زۆر بوو ئەتوو دەبی زیاتر قەدری بگری دەست خۆش بی ئەم خۆ عافیس بەخێت سێ چاو ئۆمێت کوڕە دەورە کوڕم زانە چاوەڕوا بەداخەوە ئەوە نێتۆ هەو دووتانچە پڕ با بەس بوو بەس تاچەکە ئای بێ ئاوی کارە سات
هي سنجان أبو فيرودا سنجان قام بقى كده استاش لقمة أوتشي بهاهرتن يا ربي خواه بخنا بيانا قام نكي عثمان تخوان قبولك أو ناس داري أبو فيرودا وهاب والله ما بلاش والله السلام عليكم. السلام. بس السلام كذا. برا بدان أتو هادي سلامتنا قل سلام لو قبل تلبي. سلام إلى السبكة ما تعود السامونة بنرخا. عثمان تخوان قبولك أو